بە سڵاوێکی دووبارەوە ئازیزان لەم بەشەدا بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشێڕی ئێران ڕاهی کارەگەر و حیزبی کۆمونیستی ئێران لە ژێرناوی ئێران لەسەر بەستێنی 1 ساڵ شۆڕشی ژن ژیان ئازادی پێشکەشتان دەکرێت. کۆبەندی ساڵانە بەشی دووەم. خاڵی دووەم، هاوکات لەگەڵ پێشڕەوی درەوشاوی خەبات لە پێناو نان و ئازادیدا کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا لە سەرانسەری ئێران لە ئارادا بووە، چالاکی و ئەکتی جەماوەری و نافەرمانی مەدەنی لە ژێرناوی بزوتنەوەی بایکۆتکردنی هەڵبژاردنیش بوو بە مانشێتێکی دیکە لە خەبات و بەرەو ڕووبوونەوەی خەڵکی ئێران لەگەڵ ئەم سیستەمە کۆنەپەرست و دۆزەخیە. سەرەڕای هەموو پرۆپاگەندەکانی ڕژیمی ئیسلامی و سەرەڕای هەموو درۆ و چاواشەکاریەکانی ڕاگەیەنەرە گشتیەکانی سەر بە حکوومەت، بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن ڕەهەندێکی جەماوەری بێوێنەی بەخۆیەوە گرت. جگە لە چەند سەد هەزار کەسێک لە هێزە ئیدیۆلۆژی و خاوەن بەرژەوەندی و ڕێکخراوەکانی ڕژیم، کەسی تر دەنگی بەو کاندیدا هەڵبژێردراوانەی حکوومەت نەدا کە لە فیلتەری شۆڕای نیگاهبان و چاودێری تێپەڕ بوون. ئێستا ئیتر بە دڵنیاییەوە دەتوانین بڵین کە حکوومەتی ئیسلامی لە گەشتبینانەترین حاڵەتدا تەنیا نێونەرایەتی 5% خەڵکی ئێران دەکات، واتە کەمینەیەکی کۆنەپەرست و بناژۆخواز، بەڵام سوالکەر و خاوەن ئیمتیاز کە بەهێزی زۆر و سەرنەیزە دەسەڵاتی خۆی بەسەر زۆرینەیەکی ڕەهادا سەپاندووە. ئەم گەمارۆ بەرچاو و بەربڵاوە دەریخست کە بەشێکی زۆر لە باوەڕمەندانی ئاینی و تەنانەت لایەنگرانی باڵی ناو حکوومەتیش لە بێداهاتووی ئەم حکوومەتە ستەمکارە ئاگادار. بەربڵاوی دەنگەسپی و نادروستەکانیش لە شارە جۆراوجۆرەکان نیشانیدا کە بەشێکی زۆر لە دەست و پەیوەندیەکانی حکوومەت یان ئەو کەسانش کە دەبوو ناسنامەکانیان مۆری لەسەر بدرێت، هیچ ئومێدێکیان بە داهاتووی ئەم ڕژیمە نییە و بە حکوومەتێکی شیاوی دیفاع لێکردنی نازانن. بزوتنەوەی جەماوەری و درەوشاوی ژن ژیان ئازادی بە خۆڕاگری مەدەنیانە و بەردەوام و جێگەی ستایشی خۆی وەک نەرمەبارانی بەهاران هەموو پایەکانی حکوومەتی ئیسلامی داڕزاندووە و بەستێنی داڕمانی ئامادە کردووە. خاڵی سێم، قەیرانی حکوومەتی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ پەرە دەستێنێت. واقعیەت ئەوەیە کە دەسەڵات بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم بزوتنەوە جەماوەریەی کە یەکەم شەپۆلەکانی لە مانگی بەفرامباری ساڵی 96دا دەستی پێکرد، سیاسەتێکی ڕوونی گرتووەتە بەر کە بریتیە لە یەکدەستکردنی دەسەڵات و سەرکوتی وەحشیانەی بزوتنەوەی جەماوەری. ڕێبەری ڕژیمی ئیسلامی بە لە بەرچاوگرتنی ئەزموونەکانی یەکێتی سۆڤیەت کە بە پێی دامپێدانانی خۆی بە شێوەیەکی ڕۆژانە و بەردەوام بە دوواداچوونی بۆ ڕوودا و پێشهاتەکانی داڕمانی یەکێتی سۆڤیەت کردووە و خاڵ بە خاڵ لای خۆی نووسیبێتەوە، بە ئەزمون وەرگرتن لە سیاسەت و تاکتیکەکانی محەممەد ڕەزا پەهلەوی لە دوایین ساڵەکانی دەسەڵاتەکەیدا و بە کەڵک وەرگرتن لە ڕێنماییەکانی ئەشکەنجەگەرانی وەک پەرویز سابتی بەو ئاکامە گەیشتووە کە هەر هەنگاوێک پاشەکشەکردن لە بەرامبەر بزوتنەوەی جەماوەریدا دەتوانێت زۆر مەترسیدار بێت. لەم ڕووەوە یەکدەستکردنی ناوخۆی دەسەڵات و سەرکوتی بزوتنەوەی جەماوەری یەکێکە لە مەحوەرە سەرەکیەکانی سیاسەتی حکوومەتی ئیسلامی بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم بزوتنەوە بەرین و جەماوەریەی ئێستا. سیاسەتی یەکدەستکردنی دەسەڵات بە شێوەیەک بەرەو پێشچووە کە زۆربەی هەرە زۆری باڵەکانی لایەنگر و پشتیوانی کۆماری ئیسلامی خراونە دەرەوەی ئەو باسنەیە. ڕەتکردنەوە و دەرهاویشتنی بەربڵاوی کاندیدەکانی سەر بە باڵی ڕفۆرمخواز و میانەڕە و تەنانەت ڕاستە تەقلیدی و بناژۆخوازە میانڕەوەکانیش ئاست و ڕەهەندەکانی ئەم یەکدەستکردنە بەڕوونی نیشان دەدات. بەڵام هەڵبژاردنەکانی ئەم دوایە دەریخست کە قەیرانەکان ئێستا ئیتر تەنانەت گەیشتۆتە ناو بازنەی بەرتەسکی دەسەڵاتیش. یەکێک لە نیشانەکانی ئەم قەیرانە بریتیە لە فریودانی بناژۆخوازانی نوێی جێی متسمانەی ڕێبەری بە سەرۆکایەتی حەداد عادڵ لەلایەن لایەنگرانی پایداری و مسباحی یەزدیەوە کە دەنگی ڕێکخراویان لەبەردەستایە. لە هەمان کاتدا بناژۆخوازە تەقلیدیەکان و جەمعیەتی مؤتەلەفە و هێزە
حجەتیەکان لەم نێوەندەدا بە مەلاو ئەولاددا ڕادەکێشرن. پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێت کە ئەم ڕەوتە ڕێکخراوانەی ناو بازنەی بەرتەسکی دەسەڵات نەک هەر ئیمکانات و سامانێکی زۆریان لەبەردەستایە، بەڵکو هەر یەکەیان لە نێو هێزەکانی سوپای پاسداران و ئەرتەشیشدا لایەنگر و هاوپیاڵەی خۆیان هەیە. ئێستا شەڕی نێوان گورگەکان فۆرمێکی لە ڕاددەبەدەر مەترسیداری وەرگرتووە. شەڕ لەسەر پۆستی سەرۆکایەتی مەجلس و کاندید بوون بۆ سەرۆکایەتی کۆمار لە ساڵی 1404 هاوکات لەگەڵ ئامادەکاری بۆ جێگرەوەی ڕێبەری ڕژیم ڕەهەندگەلێکی نوێی بەخۆیەوە بینیوە. ئاشکرایە کە ئێستا دەسەڵات بە تەواوی بەدەست وەلی فەقیهیەوەیە و بڕیارەکانی ئەو دەتوانێت ئاراستەی پێشهاتەکان بە شێوەیەکی جددی بگۆڕێت. بەڵام ڕێک ئەو کاتەی کە سەردەنێتەوە و چیتر توانایی دەسوەردانی نامێنێ، شەڕی نێوان گورگەکان شێوازێکی دڕەندانەتر بەخۆیەوە دەگرێت. بەڵام لەم ململانەی دەسەڵاتدا هێشتا دیار نییە کە پلانی بازنەی بەرتەسکی دەسەڵات چییە بۆ دەرباز بوو. لەو قەیرانە سیاسیە گشتیەی ئێستا و بە کام ڕێوشوێن دەتوانێت خۆی لە هەڵدێری ڕووخان دەرباز بکات. خاڵی چوارم، حکوومەتی ئیسلامی هاوکات لەگەڵ هەرچی زیاتر بەرجەستە بوونەوەی ڕەهەندەکانی ناڕزایەتی جەماوەری سیاسەتەکانی خۆی بە مەبەستی کۆنتترۆلکردنی بزوتنەوەکە لە سێ مێحوەردا بەرەو پێش دەبات. مێحوەری یەکەم بریتیە لە هەوڵدان بۆ یەکگرت و ڕاگررتنی هێزەکانی ناو بازنەی بەرتەسک و یەکدەستکراوی دەسەڵات. مێحوەری دووەم بەرەو پێشبردنی سیاسەتی سرکت و تند و تیژی هەمەلایەنە و فاشیستی لە هەموو بوارەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی خەڵک بۆ ڕێگریکردن لە بەرەو پێشچوونی بزوتنەوەی جەماوەری و مێحوەری سێمیش بریتیە لە ڕەچاوکردنی تەسلیم تەڵەبی لە سیاسەتی دەرەوەدا بە مەبەستی کەمکردنەوەی گوشارە دەرەکیەکان. مێحوەری یەکەم و دووەم بەڕادەی پێویست ڕوونن و لەسەرەوەش ئاماژە بە لایەنەکانی کراوە. دەکرێت پرسی ڕەچاوکردنی تەسلیم تەڵەبی لە سیاسەتی دەرەوە لە بوارە جیاوازەکاندا بخرێتە بەرباس و لێکۆڵینەوە. لە درێژەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ عەرەبستان، میسر و شێخنشینە عەرەبیەکانی سنووری باشووری کەنداوی فارس سیاسەتی سەبری استراتیژیک لە شەڕی غەزە و باشووری لوبنان نیشانەیەکی ئاشکرایە لە سیاسەتی تەسلیم تەڵەبی و پاشەکشەکردن لە سیاسەتی دەرەوەدا. لەگەڵ پێشهاتەکانی دوای 7 ئۆکتۆبر و جەنایەتە دژە مرۆییەکانی ئەرتەشی ئیسرائیل لە وێرانکردنی غەزە و کوشتاری بێبەزەییانەی خەڵکی بێدفاعی ئەو ناوچەیە، سیاسەتی دفاع لە ڕزگارکردنی قودسی شەریف و لە ناوبردنی ئیسرائیل بە تەواوی لەبیر شۆتەوە. سیاسەتێکی کە سەر لێ شێواوی و نائومێدیەکی زۆری لە نێو لایەنگرانی ڕژیم لە ناوەوە و دەرەوەی وڵاتدا دروست کردووە. حکوومەتی ئیسلامی تەنانەت ناچار بووە کە گروپەکانی لایەنگری خۆشی لە عێراق کۆنتترۆل بکات بۆ ئەوەی کە نەبنە هۆی تووڕەبوونی ئەمریکا و کاردانەوەی سەربازی ئەو وڵاتەی لی نەکرێتەوە. دیدار و چاوپێکەوتنە نەهێنیەکانی نێونەرانی ئەمریکا و ئێرانیش کە لەلایەن نیویۆرک تایمزەوە ئاشکراکرا هەوڵێکە بە هەمان ئاراستەدا. ئەگەری ئەوە هەیە کە حکوومەتی ئیسلامی لە بەرامبەر کۆنتترۆلکردنی حوسیەکانی یەمەندا ئیمکانی دەستپێڕاگەیشتن بەو سەرچاوە داراییانە بەدەست بهێنێت کە لەلایەن ئامریکاوە بلۆکراون. پێگەی لاوازی حکوومەتی ئیسلامی لە بەرامبەر چین و ڕووسیەش کە لەگەڵ وڵاتە عەرەبیەکانی سنووری باشووری کەنداوی فارسدا بوونەتە هاودەنگ و خوازیاری پێداچوونەوەی یاسایی بە پرسی دوورگەکانی ئەبوو موسا و تۆمبی گەورە و تۆمبی بووچکدا بوون، پێویستە هەر لەم ئاراستەیەدا هەڵسەنگاندنی وە بکرێت. بەراوردکردنی ئاستی پەیوەندیە سیاسیەکان و ئاڵوگۆڕە ئابوووریەکانی نێوان چین و ڕووسیا لەگەڵ عەرەبستان و وڵاتانی باشووری کەنداوی فارس لەگەڵ ئاستی ئاڵوگۆڕ و پەیوەندیەکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئەو پەڕی لاوازی پێگە و بێدەسەڵاتی کۆماری ئیسلامی نیشان دەدات. ڕەچاوکردنی سیاسەتی تەسلیم تەڵەبانە لە سیاسەتی دەرەوەدا و ڕسوایی پێوانە دووفاقیەکانی وڵاتانی ڕۆژاوایی لە بواری مافەکانی مرۆڤدا دوای پشتیوانی هەمەلایەنەیان لە تاوانە دژە ئینسانیەکانی ئیسرائیل لە غەزا گوشارە دەرەکیەکانی بۆ سەر ڕژیم تا ڕادەیەک کەمتر کردوێتەوە. ئەم بابەتە
دەستی ڕژیم بۆ سەرکوتی هەرچی زیاتر لە ناوخۆدا ئاواڵەتر دەکات. لەم نێوەندەدا ئەو ئێرانیانەی کە خۆیان بە موعجزە هەڵبژاردە و ڕیاکارانەی مافی مرۆڤی وڵاتە پاوانخوازەکانەوە هەڵواسیوە و هیوادارن ئەو وڵاتانەی کە چاویان لە حان تاوانەکانی ئەرتەشی ئیسرائیل داخستووە پارێزەر و بەرگریکاری مافەکانی خەڵکی ئێران بن، دەبێ بڕۆن شەرم بکەن. خەڵکی ئێران شۆڕشی شکۆداری خۆیان بەو پەڕی هێز و توانا و پشبەستن بەسەر بەخۆیی خۆیان و بە هاوپشتی نێونەتەوەی هێزە چەپ، کۆمونیست، سۆسیالیست، ئازادیخواز و پێشکەوتن خوازەکان بەرەو پێش دەبن و ئیزنی دەستێوەردان بە هیچ هێزێکی دەرەکی لە پێشهات و ڕووداوە ناوخۆییەکانی ئێراندا نادەن. بەڕێزان، بەشی سێهەم و کۆتایی ئەم هەڵسەنگانە هاوبەشەتان لە وتەی ڕۆژی سبەینێ سێشەممەدا پێشکەشتان دەکەم.